ڕۆژی جیهانی هۆشیاری لە مین و تەقەمەنیە ساڵانە بە تایبەتی ئەو وڵاتانەی کە جەنجی تایە بە سەدان کەس گیانیان لە دەزێنیا خود کەم ئەندامە بن کە ئەمەش کارە ساتی گەورەی لەکەوێتەوە و ئەمە وای کردووە کە ساڵانە ڕێکخراوەکانی سەر بە نەتێگوتوەکانی و ڕێکخراوە مرۆیەکانی تریش هۆشیاری بن لە مەترسیەکانی مین و چەک و تەقەمەنی بە شێوەیەکی گشتی. بڵێ هەڵبەتەوە گاماژت بکرد ئاکام ئەمڕۆ ڕۆژی جیهانی هۆشیاری بەرامبەر مین و تەقەمەنی هەڵبەتە ئەم ڕۆژانی کە دیاریکرد لە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانەوە دیاریەکرێت وەک هۆشیاریەک بەرامبەر ئەو بابەتانی کە دیاریەکەن و بابەتەکانی مین و تەقەمەنی ژێکێکە لەو بابەتە گرنگانی کە پێویستە هەمیشە زانیاری نوێی لەسەر بڵاو بکرێتەوە بۆ ئەوەی کە هاوڵاتیان ئاگاداری هەموو ئەو بابەتانە بوون کە پێیوەستە بە مین و هەروها تەقەمەنیەکانەوە وەک ئاماژت پێکرد بەدەر لەو وڵاتانی کە جەنگیان تیابەت و ئەبێتەوەی بڵاوبوونەوەی مین و هەروەها ڕێژێکی زۆر لە تەقەمەنیەکان بە شێوەیەکی گشتی لە ئێستاشدا لە هەرێمی کوردستاندا بەشێکی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان من ڕێژ کراوە و بەشێکی زۆریان هەڵبەتە خۆش بەختانە پاکراوەتەوە بەڵام بەشێکی دیکەیان ماوە. بەڵێ بۆ ئەمە بەستەش میوانداری بەڕێز علی عەبدوڕەحمانمان کردو بەڕێوەبەری دەستگای گشتی کاروباری مینی هەولێر لە سۆران. کاک علی عەبدوڕەحمان سڵاوە لێبێ. سڵاو لەبێت. بەڕێزیش بەیانیتان باش. زۆر سپاس. کاک علی لە سەرەتاوە بالەوە دەست پێ بکەین ئامارەکان چۆنە بەراورد بە ساڵانی ڕابردوو بە تایبەت قوربانیەکانی مین و چەک و تەقەمەنی. بەڵێ خۆشبەختانە بە هەوڵ و کۆشش و ماندیبوونی تیمەکانی بەڕێوەبەرایەتی هوشیاری کە ڕۆژانە هەوڵ و کۆششی بەردەوام دەدەن بۆ هوشیارکردنەوەی هاونیشتیمانیان لە دێهات و گوند و ناوچەکانی سنووری ناوچەی مەترسیدارەکان و بە تایبەتیش لە قوتابخانەکان کە ڕۆژانە پەیامی هوشیاریان پێدەدەن بۆ خۆپارێزیان لە مەترسیەکانی مین و پاشماوەی جەنجی تەقەمەنی. لەگەڵ ئەو هەموو ڕێکارە هوشیاریانێک کە ئەنجام دەدرێتن خۆشبەختانە ڕێژەی قوربانیان سەبارەت بە ساڵانی ڕابردوو یەکجار زۆر کەم بۆتەوە. باشە کاک علی وەک لە سەرەتای پرۆگرامەوە من و هاوکارم ئاکام ئاماژەمان پێدا کە هەڵبەتەوە کە زانی ئەمڕۆ ڕۆژی جیهانی هۆشیاری بەرامبەر مین و هەروەها تەقەمەنیە. ئەگەر سەرتا باسێک لەو ڕۆژە بۆ ئێمە بکەیت گرنگی دیاریکردنی ڕۆژێکی جیهانی بۆ مین و تەقەمەنی لە چیایە و ئەم هۆشیاریە ئەبێت چۆن بێت و لایەنکیەوە ئەنجام بدرێت. بەێ بەو پێی کاروباری مین بەرنمەیەکی جیهانیە و هەموو ئەو وڵاتانەی کە هاوکێشەی مینیان هەیە وەکو هەرێمی کوردستان بە پێویستیان زانیوە کە ڕۆژێک بۆ بابەتی کاروباری مین و هوشیارکردنەوە دەستنیشان بکەن. ئەوە بوو لە چواری 2006 نەتەوەی گرتوەکان بۆ یەکەمین جار لە ئاستی جیهان لەو ڕۆژەدا کۆبنەوەیان کردووە ئەو ڕۆژیان بە ڕۆژی جیهانی هوشیارکردنەوە و کاروباری مین ناساندووە. ئەم ڕۆژە زیاتر لەبەرەوەی باسمان کرد کە مین بەرنمەیەکی جیهانیەوە پەیوەندی بە ژیان و گوزەران و ژیان و گوزەرانی خەڵکی هەیە و مەترسی بۆ سەرجانی هاونیشتیمانیان هەیە بۆیە بە گرنگ زاندرا کە ڕۆژێک دیاری بکرێتن و بە تایبەتی بۆ ئەوەی لەو ڕۆژەدا پەیامی هوشیاری چڕ بکرێتەوە و بە تایبەتیش داوا لەو وڵاتانە بکرێتن کە کێشەی مینیان هەیە کە لە چوارچێوەی ڕێککەوتنی ئۆتاوادا کار لەسەر کێشەکانی مین بکەن و هەوڵ بدەن کە مین کۆتایی پێبێنن بۆ ئەوەی وڵاتێکی یان جیهانێکی خاڵی لە مین و تەقەمەنی بۆ هاونیشتمانی و بۆ مرۆڤەکان دابین بکرێتن. ئێمە ساڵانە لەو یادەداوە لەو ڕۆژەدا یادەکە بەرز ڕدەگرین و پەیامی هوشیاریمان بۆ هاونیشتیمانیان دووپات دەکەینەوە. تەنها مەبەستمان ئەوەیە کە هاونیشتیمانیان هاوکارمان بن و هوشیار بن نزیک نەکەونەوە لەو ناوچانە کە مەترسیدارن بە مین و پاشماوەی تەقەمەنی جەنجی بۆ ئەوەی ژیانیان پارێزراو بێت. باشە کاک علی لە هەرێمی کوردستانە تا چەند هۆشیاری بە هاوڵاتیانە درێت یاخود ئەرکی کێیە کە هۆشیاری بڵاو بکاتەوە سەبارەت بە مین و تەقەمەنی بەدەر لە ڕۆژی جیهانی کە هۆشیاری بڵاوکرێتەوە ڕۆژی جیهانی مین و تەقەمەنی ڕۆژەکانی دیکە تا چەند هۆشیاری دراوە بە هاوڵاتیان و وەک ئاماژەم پێکرد ئەرکی کێیە کە هۆشیاری بڵاو بکاتەوە ڕاگەیانەکان تا چەند ڕۆڵیان هەبووە لە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بەتەبەر لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە چونکە کەزانی کە هاوڵاتیان لە ئێستادا بەکارهێنەری زۆرینیان بەکارهێنەری تۆڕە کۆمەڵاتیەکانن.
بەڵێ بەو پێی باسمان کرد کە مین کێشەی سەرەکی هەموو هاونیشتیمانیانە و بابەتێکی پەیوەندیدارە بە هەموو سێکتەرەکان و بە هەموو هاونیشتمان بۆیە هەموو لایەکمان ئەبێ لە بابەتی هوشیاری هاوکار بین. بەڵێ بەڵێ کاک علی وەک ئاشکرا هەرێمی کوردستان لە ماوەی ساڵانی ڕابردوودا مەدانی جەنگ بووە بە تایبەتی ناوچە سنووریەکان لێرە پرسیارەکەم ئەوەیە ڕێوشوێنەکان تا ئێستا چۆنە بۆ پاکردنەوەی مین و تەقەمەنی پاشماوەکانی جەنگ بە تایبەت لە ناوچە سنووریەکان؟ بەڵێ هەر لەسەر بابەتی پێشستا قسە بکەین بابەتی هوشیارکردنەوە بۆ ئێمە زۆر گرنگەوە وڵاتانیش کە لە ساڵانی پێشووتر لە هەرێمی کوردستان لە عراق کاریان دەکردن گرنجێکی زۆر تایبەتیان بە وشارکردنەوە دەدا چونکە بابەتی وشارکردنەوە ئەگەر بێت و هاونیشتیمانیان هوشیار بن لە چۆنیەتی مامەڵەکردنیان لەگەڵ مین و پاشماوەی تەخەمەنی جەنگی کارەسات و ڕووداوی مین کەمتر دەبێتەوە بۆیە لای ئێمە گرنگە و لە لای خۆمانەوە قوتابخانە و مەدرسەیەکی تایبەت بە هوشیارکردنەوەماندانەوە و لەو ڕێەوە هاونیشتیمانیانی ئازیز هوشیار دەکرێنەوە لە چۆنیەتی خۆپاراستنیان لە مین و تەخەمەنی دواتر بەڕای ئێمە ڕاگەیاندن و سوسیال میدیا و ئەو هاونیشتیمانیانەی کە لە بواری چاڵاکی تۆڕە کۆمەڵایەتەکان کار دەکەن بۆ ئێمە زۆر گرنگە کە هاوکارمان بن پەیامی هوشیاری لەگەڵ ئێمە بڵاو بکەنەوە وەجگە لە ڕاگەاندنیش ئێمە لەگەڵ ماوەستایانی قوتابخانەکان و ماوەستایانی ئاینی و هەموو چین و توێژەکان کە لەگەڵمان هاوکار دەبن کار لەسەر بابەتی هوشیاری دەکەین بۆ ئەوەی هاونیشتیمانیانمان پارێزراو بن. سەبارەت بە پرسیاری دووەمتان ناوچەی لە سنووری پارێزگای هەولێر سنووری ئیداری سربەخۆی سۆران ناوچەیەکی هەرە چڕە بە مین و پاشماوەی تەخەمەنی جەنجی چونکە لە ساڵانی پێشووتر کە ڕژێمی باسی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و لەگەڵ پێشمەرگەدا شەڕیان کردو ئەو ناوچەیان زۆر بەچڕی بەمین داچێنراوە بۆیە مەترسێکی هەرە زۆر لە سنووری پارێزگای هەولێر لەسەر دانیشتوانی ئەو سنوورانەیە کە ساڵانی پێشتر شەڕ و کێشەی تێدا بووە. باشە کاک علی لە ئێستادا پرۆسی هەڵگرتنەوەی مین لە ناوچەکانی هەرێمی کوردستانە چۆن بەڕێواچێت ئەو دەستگا و ڕێکخراوانی کە کاریان هەڵگرتنەوەی مینە تا چەند پێداویستی و هەروە تەکنۆلۆژیا پێشکەوتویان لەبەر دەستە بۆ ئەوی کە کارەکانی خۆیان باشی بەڕێوە ببن؟ بەڵێ لە کاتی ئێستادا هەموو بەرنامەی مین پاشی لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم خۆی بەڕێوەیە باتن و لە چوارچێوەی دەستگای گشتی کاروباری مین هەموو کارەکانی تایبەت بە مین بەڕێوە ئەچێتن لە ساڵانی پێشووتر ئێمە وەک باسم کردن ئەو بەرنامەی میپاشی پێویستی بە کۆمەکی هەمەلایەنەیە و بە تایبەتی بۆ ئەو مەبەستە کۆمەڵێک ڕێکخراوی جیهانی کۆمەک بەخش تایبەت کراون بە کاروباری مین کارەکانیان تایبەتە بە کارکردن لەسەر هوشیارکردنەوە و هەموو کاروباری مین بۆیە ئەو ڕێکخراوە جیهانیانش لە هەرێمی کوردستان بوونیان هەیە وەکو MAG FSD ITF ئەوانە هەموو لە هەرێمی کوردستان بە هاوکاری دەستگای گشتی کاروباری مین لەو کەرتەدا کار دەکەن و تواندراوە لە ساڵانی پێشووتر و ئەو ساڵیش کاری زۆر لەسەر بابەتی مینپاچی لە هەرێمی کوردستان بکرێتن لەسەر دەستی کارمەندانی مینپاچی و بە تایبەتیش بۆ ئەو ساڵش حکوومەتی هەرێم پاڵپشتی ئەم کەرتەی کردووە و 48 ئۆتۆمبیلی بۆ دەستگای گشتی کاروباری مین دابین کردووە بۆ ئەوەی کارەکانمان بەردەوام بن و بتوانین بەردەوامی بە کاری مینپاچی بدەین لە هەرێمی کوردستان. بەڵێ کاک علی ئەو ڕێگانی ئێوە گرتوتانە بە دیاریکراوی هۆشیارکردنەوە بێ یاخود لە ڕێگای میدیاکانەوە بێت ئەمە تا چەند کاریگەری هەبووە لەسەر کەمبوونەوەی قوربانیەکانی مین؟ بەڵێ بە تاکید کاریگەری زۆرە چونکە ڕاگەاندن بۆ ئێمە زۆر گرنگە لە ڕێی ڕاگەاندنەوە هاونیشتیمانیان زۆرترینی هاونیشتیمانیان ئاگدار دەکرێنەوە و وشیار دەکرێنەوە بەوەی کە نزیکی ناوچە مەترسیدارەکان نەکەونەوە لە چۆنیەتی خۆپارێزی ئێمە ڕێوشێنی پێویستیان پێ ئەدەین و بەبەردەوامیش ئێمە لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە پەیامەکانی هوشیاریمان ڕاگەیاندووە و خەڵکێکی زۆریش هەیە پابندە و بەشێکی هاونیشتیمانیانش هەر لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە کە ئێمە بۆمان باس کردوون ئێستا وەکو هاوڵاتی خۆبەخش لەگەڵمان کار دەکەن و
بە تایبەتی کار لەسەر پامی هوشیارکردنەوەی هاونیشتیمانیان دەکەن و لێرەدا ئێمە ژمارەیەکی هێلی گەرمی دەستگای گشتی کاروباری مینمان هەیە کە لە هەموو هەرێمی کوردستان فریە و ڕامانگەیاندوە کە هاونیشتیمانیان لە کاتی بوونی هەر کێشەیەکی مین یان مەترسیە کە هاتە سەر ڕێگەیان دەتوانن پەیوەندی بە هێلی گەرمی ژمارەی 182 کۆڕک زین ئاسیا بکەن بۆ ئەوەی تیمەکانمان ڕێنمایی پێویستیان پێ بدەن و لە مەترسیەکان ئاگاداریان بکەنەوە. بەڵێ کاک علی لەسەر ئاستی نێودەوڵەتی هەماهەنگیتان چۆنە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتەکان بەتابەت ڕێکخراوەکانی سەر بە نەتەوەی گوتوەکان بە دیاریکراوی بۆ نمونە بۆکردنەوەی وەرکشۆپ و بۆ کارمەندەکانتان هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بەڵێ بەێ نەتەوەی گرتوەکان گرنگیەکی زۆر بابەتی کاروباری مین دەدەن بۆیە لەو چوارچێوەیەدا ساڵانە کۆنگرەی ساڵانە دەکرێتن کۆنگرەی بەڕێوبەرانی کاروباری مین لە هەموو جیهان کە لە وڵاتی سویسراوە بەڕێواچێتن و لەوێوە ئەو هەموو ئەو ڕێکخراوانەی کە لە کاروباری مین کار دەکەن لەوێوە بڕیار دەدەن هەر یەکیان بە شێوازێک هاوکاری ئەو سێکتەرە بکەن بەشێکیان لە بواری پلاندانان و بەشێکیان لە بواری هوشیارکردنەوە بەشێکیان لە بواری دانانی دەوراتی جۆراجۆر و بەشێکیان لە بواری تەکنیکی خولی جۆراجۆر بۆ کارمەندانی مینپاشی لە هەموو جیهان دەکەنەوە و ئێمەش وەکو هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستگای گشتی کاروباری مین بەبەردەوامی لەو خولانە بەشداری دەکەین لە ساڵانی ڕابردوو کارمەندانی ئێمە بەبەردەوامی لە کۆنفرانس و دیبیتەکانی تایبەت بە کاروباری مین بەشداریان کردووە و بۆ ئەم ساڵیش بە هەمان شێوە لە پلاندایە کە لە داهاتوو بەشداری تێدا بکەین ئەم خولانەی کە لە چوارچێوەی نەتەوەی گرتوەکان یان جیهان دەکرێتن خولی زۆر تایبەتمەندن و کارمەندانمان بە شێوەیەکی زۆر ئەکادمی و پرۆفشناڵانە زانیاریەکان لەسەر کاروباری مین وەردەگرن و دوای گەڕانەوەیان لێرە لە کاری پراکتیکیدا جێبەجێ دەکەن و تواندراوە سوودێکی زۆر لەو خولانە ببیندرێتن بۆ ئەوەی لە هەرێمی کوردستانیش لەگەڵ ئەو توانامرۆیی و ئیمکانیەتی تەکنیکی کە لە بەردەستمانە بتوانین هاوشێوەی بکەین و ئەپدەیتی بکەین و سوود لە توانەکانی وڵاتان وەربگیرێتن. باشەکەواتە کاک علی ئەتوانین بڵێن کە ئەو خول و ڕاهێنانانی کاکرێتەوە ئەبێتەوەی کەمبوونەوەی ئەو مەترسیانی کە پێشتر لەسەر گیانی کارمەندانی هەڵگرتنەوەی مین هەبووە و بە شێوەیەکی گشتی کێشە و گرفتەکانی دەستگاکانی هەڵگرتنەوەی مین چییە لە ئێستا هیچ کێشەوە گرفتێکتان هەیە؟ بەڵێ بەتاکید بڵێن ئەو خولانە کاریگەری زۆریان هەیە و ڕۆلێکی سەرەکیان هەیە لەوەی کە کارمەندانی ئێمە سەلامەتتر بن چونکە بەڕاستی کارمەندانی مینپاشی ینی کار لەگەڵ دوژمنێکی ون دەکەن بۆیە بە بەردەوامی ئەو خولانەوەیان کردووە کە بە شێوازی تازەوە بە تەکنیکی تازەوە مامەڵە لەگەڵ مین و پاشماوەی تەخەمەنی زەنجی بکەن و ڕووداوەکان لەلایەن کارمەندانی مینپاشی یەکجار زۆر کەم بۆتەوە چونکە بەردەوام ئەبدەیت دەبن بەردەوام زانیاری نوێیان پێدەگاتن سەبارەت بە چۆنیەتی مامەڵەکردنیان لەگەڵ مین و پاشماوەی تەخەمەنی جەنجی و بە تایبەتیش لە شەڕی تیرۆریستانی داعش کە ئەوان ئەبووە ناسیفە واتە تەخەمەنی فێڵیان دائەناوە و مەترسی دارترین جۆری تەخەمەنی بوو کە بەکاریان هێناوە لەو بوارەشەوە تیمەکانی ئێمە خولی جۆراجۆریان بینی و توانیان بەشداری لەگەڵ هێزەکانی پێشمەرگە بەشداری لە شەڕ بکەن و زۆربەی ئەو عبوات ناسیفانێک کە داعش دایدەناوە کارمەندانی مینپاشی توانی و یانە عبواتەکان لا ببن و ئەو مەترسیە لە سەرجانی پێشمەرگە و خۆیان و هاونیشتیمانیانیش لا ببن لە ساڵانی پێشووتر ڕەنگە ڕوودا و لە ناو کارمەندانی مینپاشیدا هەبوو بێتن بەڵام لەو ساڵانەی دواییدا ڕێژەی قوربانی لە ناو کارمەندانی مینپاشی یەکجار زۆر کەم بۆتەوە و هیوادارین کە ئەم ڕێژەیە هەر نەمێنێتن و لە ڕێگای کارمەندانی ئێمە وڵات و کوردستانمان بۆ داهاتوویەکی نزیک پاک بکرێتەوە لە مین و خاڵی ببێتن لە مین و تەخەمەنی جەنجی. زۆر باشە کاک علی وەک لە سەرەتاوە ئاماژەمان پێکرد کە بەشێکی زۆری هەرێمی کوردستان بە مین و تەقەمەنی چێنراوە خۆشبەختانە بەشێکی زۆریشی پاکراوەتەوە بەڵام وەکە زانین کە لە ئێستادا وەرزی گژ و گیا بەهاریەکانەوە هاوڵاتیان
ڕەنگە کەم تا زۆر سەردانی ناوچە شاخاوەکان یاخۆ شاخەکانی هەرێمی کوردستان بکەن بۆ ئەم بەستا هیچ هێما یاخود نیشانێکی تایبەت دانراوە بۆ ئەوەی کە هاوڵاتیان ئاگادار بنەوە کە ئەو شوێنە مین یاخۆ تەقەمەنی لێە؟ بەڵێ لە ساڵانی پێشووتردا دەستگای گشتی کاروباری مین بە هاوکاری ڕێکخراوەکانی تایبەت بە ڕێکخراوە جیهانیەکانی تایبەت بە کاروباری مین هەوڵێکی زۆریان داوە هەموو ئەو ناوچە مەترسیدارانەیان ئەو چێلگەمینانەی کە لەلایەن ڕژێمی عراقی و لەلایەن کۆماری ئیسلامی ئیرانەوە بە تایبەتی ناوچە سنووریەکان مین ڕێژ کراون هەمووی نیشانە ڕێژ کراوە و دەستنیشان کراون و بە ناوچەی مەترسیدار لە قەڵەم دراون و دەستنیشان کراون. لێرەدا بەبەردەوام تیمەکانی ئێمە هاونیشتیمانیان ئاگدار دەکەنەوە کە نزیکی ئەو شوێنانە نەکەونەوە کە ناوچەی مەترسیدارن و ناوچەکان بە نیشانە و مارکی تایبەت بە مین و تەقەمەنی داپۆشراون و هاونیشتیمانیان ئەگەر بیانەوێتن لە وەرزی بەهار یاخود بۆ گەشت و گوزار سەردانی ناوچە شاخاویەکان بکەن دوور بە دوور هێمایەکان یان بڵێن تابلۆی هوشیارکردنەوە و تابلۆی مەترسی مین دانراوە هاونیشتیمانیان کە ئەو تابلۆیان دیتن دەتوانن نزیک نەکەونەوە وەکو باسمان کرد ئەگەر لە کاتی گەشت و سەیران یاخود لە کاتی چونیان بۆ شاخ و کۆکردنەوەی جیای بەهاری ئەگەر هەر مەترسیەک هەر نیشانەیەکیان دیتنیان کەوتونەتە نێو مەترسی دەتوانن پەیوەندی بە ژمارەی 182 هێلی گەرمی دەستگای مین بکەن تیمەکانمان ڕێنمایی پێویستیان پێدەن بۆ ئەوەی بە سەلامەتی بتوانن لەو شوێنە دەرباز ببن. بەڵێ کاک عەلی هەماهنگجیتان لەگەڵ بەڕێوەبەرایەتەکانی تر چۆنە بۆ نمونە لە سلێمانی یان لە دۆگ یان لە ناوچەکانی تر؟ بەڵێ دەستگای گشتی کاروباری مین 4 بەڕێوەبەرایەتی گشتی هەیە دهۆک هەولێر سلێمانی و گەرمیان ئێمە هەماهنگجەکانمان زۆر بەهێزە و بەردەوام تیمەکانمان لەگەڵ یەک پەیوەندیان هەیە بە تایبەتی لە ڕووی تەکنیکیەوە بۆ ئەوەی زانیاری ئاڵوگۆڕ بکەن و ئەو مەترسیانێک کە دێتە سەر پێش کارمەندانی مینپاچی بە یەکەوە بتوانن چارەسەری بکەن و بە تایبەتیش لە ڕووی لە ناوبردننی مین و پاشماوەی تەقەمەنی زەنجی کە لەلایەن تیمەکانی مینپاچیەوە لە چێلگەمینەکان و لە شوێنە جیاجیەکانی کۆ دەکرێتەوە بە مەبەستی لە ناوبردن و بە مەبەستی ئاڵوگۆڕی زانیاری بەبەردەوام پەیوەندیان بە یەکتری هەیە بۆ ئەوەی بتوانن ڕێکارێکی سەلامەت بگرنە بەر و بە ئاسانترین شێوە مین و پاشماوەی تەقەمەنی جەنجی لەناو ببن و بە تایبەتیش لە بابەتی زانیاری لە کۆکردنەوەی داتاوە چۆنیەتی ڕووپێوکردنی چێلگەمینەکان و چۆنیەتی نیشانکردنی چێلگەمینەکان لەو ڕوانەوە دەستگای مین هەماهەنگجێکی باشی لە نێو بەڕێوەبەرایەتە گشتەکان دروست کردووە و بە تایبەتیش زوو ناوە لە هەر بەڕێوەبەرایەتی گشتی کۆبنەوەکی تایبەت لەسەر یەکێک لە بوارەکانی کارەکانی مینپاچی ئەنجام دەدرێتن و زانیاریەکان بە شێوەیەکی زیندوو دەگوازرێنەوە بۆ کارمەندانی ئێمە. کاک عەلی وەک کۆتا پرسیارم هەر دەمەوێت لەسەر ژینگەی هەرێمی کوردستان بپرسم مین و تەقەمەنی چ زیانێکی بە ژینگەی هەرێمی کوردستان گەیاندووە یاخود ئەو ناوچانەی کە مین و تەقەمەنی لێە تا چەند ناوچە و هەروەها شوێنی گەشتیارین وای کردووە کە شوێنەکە بشێوێنرێت و هاوڵاتیان سەردانی نەکەن؟ بەڵێ خۆی مین بربەستێکی گەورەیە لەسەر ڕێگای هاونیشتیمانیان و بە تایبەتی بۆ بوژانەوە و ئاوەدانکردنەوەی دێهاتەکانی ئێمە بۆتە بربەستێکی سەرەکی بە دڵنیاییەوە مین وەک باسمان کرد کە جگەلەوەی کە ڕێگرێکی گەورەی لە هەمان کاتدا زەربەیەکی گەورەی لە سەرچاوی مرۆیی لە هەرێمی کوردستان داوە و بۆتە ڕێگر لە بابەتی ئاوەدانکردنەوە و کێشەیەکی سەرەکیە بۆ ئابووری هەرێمی کوردستان و کێشەیەکی سەرەکیە بۆ پێشوەچوونی کەرتی کشتتوکاڵ و کەرتی ئاژەڵداری و کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە ناوچە گەشتیارەکان کە ئێمە بە خۆمان بە زیندوی ئەو حاڵەتانە دەبینین کە مین کارەساتێک و چ بربەستێکی گەورەی بۆ ئەو پێشوەچوونی ئەو کەرتانە دروست کردووە ئێمە هەموو هەوڵمان ئەوەیە کە کار لەسەر ئەو ناوچانە بکەین کە ناوچەی خزمەتگوزاری گشتین ئەو ناوچانان کە
پەیوەندی بە ژیان و گوزەرانی هاونیشتیمانیان هەیە بتوانین بە زووترین کات پاشیان بکەینەوە بۆ ئەوەی شوێنەکە بخسترێتەوە خزمەتی هاونیشتیمانیان و بە تایبەتیش ناوچەکانی کە پەیوەندی بە کشتتوکاڵ و ئاژەڵداری و گەشت و گوزار هەیە بۆ ئەوەی هاونیشتیمانیان بتوانن سوود لە زەویەکانیان وەربگرن لە بوارەکانی تری ژیان سوودی لێوەربگرن. بە تاکید من بربەستێکی سەرچیە لە ڕێی لە هەموو سێکتەرەکان و بە تایبەتیش لە ڕووی ئاودانکردنەوە و زۆربەی وەزارەتەکان وەزارەتی ئاودانکردنەوە کارەبا وەزارەتی نیشتەجێبوون هەموو ئەوانە وەزارەت شارەوانی پەیوەندی بە ئێمەوە دەکەن لە کاتی هەبوونی هەر کێشەیەکی من کە دەکەوێتە سەر ڕێگان و تیمەکانی ئێمە بەردەوام لە هاوکاریانن بۆ ئەوەی خزمەت گوزاری بگاتە هەر شوێنێک وە مەترسی لە سەرجانی هاونیشتیمانیان کەم بکرێتەوە. بەڵێ بەڕێز علی عەبدوڕەحمان بەڕێوەبەری دەستگای گشتی کاروباری مینی هەولێر سوپاس کە ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمان بووی. زۆر سوپاس. بەڵێ.